ئەزای من زۆر قسە لەسەر کاک مەسرور دەکرێت بەڵام من یەک بۆ چوونمێ من ئەم پیاوە ئەوەنەی لە قسە و قسەڵۆکۆی بیستم بەڵاستی خۆی ناناسم ئەم پیاوە نەبینیوە من یانی ئەم پیاوە تارماییە تا ئێستا لای من یانی تارماییە کە قسەی زۆر لەسەرەکرێ تونە هینە چوزامزەی بەڵام نەمان بینیوە ڕاستە بوێ ئەگەر بێتەوە نەمان بینیوە بڕواکە هەمووی بە قسە و قسەڵۆک ئەو دەرگاوانی سیاسەتەکانی ئەم پیاوە لە تارماییایە تا ئێستا زەی پیاوێکە لە تارماییە ئەوەنەی قسەی لەسەر کراوە خۆی لە ساحەکەیە زۆر وجودی دیار نییە نایناسم یانی ساکاک چی نەناسیم کاک مەسعود دەناسین بینیمە لە سەرۆکاتی ئەم پیاوە نەبینیوە یعنی ئیشێکی دیاریکراوی هەبێ بتوانم تەقیمی کەم پێم وایە پەلە نەکەین ئەم پیاوە ببینین لە حکومە بزین چیەکە ڕەنگە دەموچەیمان زیاتر بۆ دەرکەوێ پێم وایە پیاوە زۆرتر من ڕێیم وایە ینی ئەوەنەی کە معلوماتی من لەسەر ئەم پیاوە لەسەر ڕێی قسە و قسەڵۆکۆ ینی خۆی ناناسم چونکە تا لای من ێشاش مەسرور بەس تارماییەکە تا ینی نەمبینیوە لە ئیشێ سەرۆکاتی گەورەترین دەستگای ئەمنیەت ڕاست بەڵام پیاوێک نییە دەرکەوێت پیاوێک نییە بتوانی شتێکی مەلموسی لێ وەرگریە زایی حتى ئەو تاوانانەی کە باسیەکەین بە مەلموسی ناتوانانی بیسەلمێنی لەسەرەوە بەس من ئەتوانم لەسەر کاک نەچی بسەلمێنم کە مەسئولە لەو گەندەڵیانەی ئەماوەیە کراوە ئەتوانم لەسەر کاک مەسعودی بسەلمێنم کە مەسئولە لەوەی کە وازی لە پۆستەکەی نێناو پۆستەکەی تەواو بوو لەسەر من ناتوانم جارێ ئەمە بسەلمێنم چونکە نەمبینیوەشە لە واقع یعنی ئەمێ لە پێت بڵێ من پیاوە مەرج نییە کە هاتە ناو حکومڕانی ئەو دەموچاوە بێکە لە تارماییە دەرەکەوێ یا لەسەری بیستوانە من معلوماتم لەسەری کەمە چاوەڕێەکەم بیبینی بزانم چێ